سلااو هاوڕێیانی خۆشەویستم خۆشحاڵم جارێکی تر هاتمۆلاتان لە پارتێکی نوێی کارێر مانەجەر مۆد لە پارتی پێشوو هاوڕێن ئەگەنتان بینۆ سێری بکەن پریمەلیک دەستی پێکردو یەکەم یاریمان دۆڕاند بەڕاستی یاریەکی ئاسان و بەڵام سێخاڵەکەمان لە دەستدا جەولە یەکەمە دۆڕانێک ئاساییە دەتوانین تاویزی بکەینەوە بەڵام کێشەوە بوو کە ئاراوخۆ کارتی سووری وەگرت و جەمال موسیالەش 3 مانگ دوور کەوتەوە بزانین یارەکانی داهاتوو چی یاریەکمان لە پێشە ئەوتە لێرەیە ئەو مانگەیەک یاریمانەیە برێنفۆرد یاری ئەم جارە لە ناو یاریگای خۆمانە دواتر سیویەکی مانگ دەرگای گواستنەوەی یارزانان دادەخرێتن یعنی هەرچیمان کرد بێ دەبێ ئێمباپێ ڕازیکەین ئەو چە نازانم پارەکەم بەش دەکا یاخودنا بەڵام مانجی داهاتوو یاریە لووتکەکان دەست پێ دەکا بە یاری مان یونایتد لە ناو یاریگای ئۆڵترافۆرد و یاری چامپیۆنز لیگ یەکەم یاریش بەرامبەر ئایسی میلان دواتر سێ یاری خولیشمان دەبێ ینی لەو مانگەدا 5 یاریمان دەبێ بۆیە پێویستمان بە هەموو یاریزانەکانمانە بەڵام بەداخۆ جەمال موسیالە مسابکەت یاریزانێکی سەرەکیمان باچین بۆ یاری دووەم بەڵام پێشەوەی دەست پێکەین هاوڕێیان ئەگەر تازەم بۆ کەناڵەکە لایکی ڤیددیۆکە و سەبسکرایب کەناڵەکە لە بیرمەکەن با دەست پێکەین بسمیلە تەشکیلە کەمێک دەستکاریم کردووە لەبەر ئەوەی کە جەمال موسیالە تا 3 مانگ نییە و ئاراخۆش کارتی سووری وەگرت بۆ پێکاتی یاری دەکەین و با تەمای خودای یەکەم یاری لە ناو یاریگە ئۆڵترافۆرد ئانفیڵد تایبەت بە لیڤەرپول ژووری خۆگۆڕین ئەوە چ یەکەوچە دەستی پێکرد ئای لەو یاریگایە بەڕاستی یاریگایەکی ترسناکە هیچ یانەیەک نییە لە دنیا حەز بۆ یاریگایە بکە هیچ یانەیەک ئەگەر یاریەکەش بوو بێەوە بەڵام بەڕاستینەوە دەخە لە ژێر پەستانێکی یەکجار بەرزدای ئانفیڵد لۆگۆی نادیەکە گەلە جوانەکە یاریزانەکان بێدا تێدەپەڕن و دەستەشی لێ دەدەن بزانین لێرە کەس دەست لە لۆگەکەی لیڤەرپول دەدا سەیری بکەین ئای ڤاندایک یەکەم یاریزان دەستی لێدا ئۆ ئەلێکسەندەر ئارنۆت داڤێس هەموو دەستیان لێدا دیمەنێکی جوانە یاڵە با بچینە ناو یاریەکەممان دۆڕاندە و پێویستەوە یارێ ببینەوە یاڵڵا ببوورە سڵح غەڵەتت کرد ئۆ مەجای نەدەر شووت بکەین ئەو پێکانانە بەڕاستی شتێکی زۆر سادە بەڵام 3 مانگ ئەخر زۆر کێشەیە یاریزانێک لەو 3 مانگەی یاریمان زۆر هەیە ئۆ سایت دارێن نۆنێز ئەو یاری بە ئاساس یاریم پێکردووە بزانین سیغەیەکەم لە دەست دەدا یان بەردەوام دەبێت دەستخۆش داڤێس ئۆ وەڵڵی ئینزارە ئایلە بۆ کارتێکی سوور چکە لە پڕژەڵیدا کارتی زەرد تاخیرم کرد پاساتەکە بڕۆیش باش ئیسفادەم لێ نەدەکەن چکە ئۆفسایدە ئەفیە داڤیس یاڵڵا سڵا ئەڵڵا ویستم یەکە سەر لەگەل لێدا دەی ئارنۆڵد یەک تۆز خێرا بە پاساتەکە دەدا سڵا ویستی دات یاریزانەکە بەڵام ئۆفساید بوو ئەی دەستخۆش یەکە پاساتم دایە کاکە وەڵی پاساتە سەقەتە چییە ئۆ وەڵە بۆ میێسی هەرخۆ خۆشە مێسی بگوازینەوە لۆ لیڤەرپول پارێکی ئەوەندەش تەکلیف ناکە
چ دەڵێ ناوڕێیان بیگەوازینەوە یان نا وەڵی حەزم لێیە هەرچنە بێ ئەو ماوەی ئەتە جەمال موسیالە دێت تۆ دەتوانانی پشتی پێ ببەستی بەس لە دەرێ خەزان دەشوتمە بۆ بکاتن بەسە دەست خۆش ئالیسۆن چکە بەڕاستی یاریزانەکان نرخیان زۆر زۆرە چکە گواستنەوەم ئاساندانە نایە ئاوام دانای کە بتو یاریزانێک بکڕی تۆزێک تووشی ژانە سەرت بکات ئاو خۆشتر باسانی یاریزان بگواژێت تۆ خۆش نییە ئەو ئەی دەستخۆش نا کاکە یەک تۆز ئەو تۆ بریندە چ بوو دەستخۆش ڤاندایک ئای لە ئارنۆت ئای ئەوە چ تێکی تاکەیەکە یاڵە دارین وەڵا دارین نوێنەس لە خۆی دەدەن لەوان نادا یاڵە سلاح گۆل یەکەم سلاح ئەی لە سلاح کاکە لەوەی زیاتر وەڵی نازانم چ بکەم دەی ئەللا دارێن نوێنز وەبزانم تووشی مشکلەمان دەکە سلا لێر ئەی سلاح ڕاوە دەشێنی Liverpool have seen a lot of the ball over the last 15 minutes. They're really taking the game to the opposition. They've had countless opportunities and they fully deserve to be ahead. سلعة گۆلی لێرە زۆرە وە زۆلو بەڕاستە لێدا ئۆ هەوزان بە یارزانی خۆم بکات نا تا دیاڵڵا دەی ڤان دایک یارزانەکانی لیڤەرپول بەژنیان کورد نییە بە احتیمالی کە لەی دەکەم یاڵە ئەڵڵا لە سلاح مڵایی لەم لە ئۆفسای ترسان بەڕاستی هاوڕیان ئەی وەڵا جوو ئەوە چ بوو سلاح نییە ئەوە چێ بوو ئارنۆتە ڤانداگی خۆتە ئیاڵڵا ئەڵڵا لەو شوتێ جۆتە حەقی گۆلەکمان هەیە بەڕاستی حەقی گۆلەکمان هەیە وەڵا عافیە ئۆ جێم یەکەم خلاص بوو بەداخۆ دەبایە گۆڵە بکەین بەلایەنی کەم دەی کێشە ئەوێ گۆڵمان نەکردو دەنا یاریەکەمان جوانە لە دوو یاری ڕابردوو کە بەرامبەر ڕیالمان کرد ئامادەکاری بوو لەگەڵ یاری یەکەمی ئیسپیش تاون شتێک وەیە ئەو باشترین یاریمانە دوو یاریەکەم باش نەبوون ئەو بەدەستم کرد دەی خۆنارە پەنالتی وەکو یاریەکەم دەستخۆش ڤان دایک یاڵە جۆتە هەرێ کاکە یەکتان گۆڵکەن گۆڵەکە تاخیر بێ کێشەیە ئەڵڵا ئۆفساید نییە بەداخەوە
ئەوێ دەڵێ فەریقمان لە گۆڵێت لەو هەدیە هەموو شتێک تا کە دەگەینە لای گۆڵ. Yeah, he's given absolutely everything in the first half, though. So unfortunate not to score. He's going to be looking to be the difference in the second half. Could turn out to be a really good ball. Unable to find anyone with that. والله هديدة. صلاح لشي. Some good work to win it there. فريقي باشا بس هديان زورة باشا. اي والله باساتك اي ندى. دو جارج دام قلت. اي دس خوش. اي ناكاكا درتشيلو دا قريوا. إلى صلاح. أو نو أي أو نو عقد عزوز زي سر دقري بلا مكسري نقد توزك بيكني نايا. يلا صلاح والله صلاح وشوت السبرانة دقيقة عفتها أقولك ما نكردو زور كيشي بله زور كيشي. أوه صلاح يخوتها. أوه توب لو بيش دروا وبساي نبو وجان. يلا نونيز برو. أي صلاح أي والله ده سكوش. تمشى يا زانك تشو لدي ذات شيء كرزو والله آفرين أليسون الله يك دو تبديلات ما بيسته. يلا بس دبايا لشويني نونيزي أوش بيني ننايا تي بيدرين أو ياريزان إيطاليا ناكي والله أليسون فريا ما كوت أو ياريش برامبر نبين زور باش دبي. حفظ قما وجناحة قولك ما نكدو جناحة فراستي خاصة شورت يقو. يلا والله اشتشي جوانا دبرو. يلا صلاح ايه صلاح خوتو جولي صلاح. اوش نيو ساعتي بيدتي اهو تبو اللهم زين كتوبك كتدري. Promising move this, a goal now would surely be the winner. Nicely played through. هاي صلاح هم توبك كانش بو صلاح دستو والله نونيز زق مشكلة نونيز دخلنا ما كعك دخلنا ما والله وياريش خوما خوش استعاد تسوي ندورين بداخو أو ياريش مان نبردو یاریەکی یەکجار باش بەڵام بە بێ گۆڵ یاریچە ناخۆشە بە بێ گۆڵ
کێشەنی هاوڕێیان یاری ئەم جارەمان 6 ڕۆژی داهاتوو وەی بابا بەرامبەر مان یونایتد ئەچەندە حاڵێکی خراپدای بەڵام ئەوە گەیمە ڕاستی نییە 21 ساڵە 16 نایفرۆشم ڕاوە یەک دقە ئەو چێرە ڕەتیدا زانین ئۆفەرەکان چێنە جۆتە باش دەبێ ڕازیشیان کەین ئەوە مشکل لێ ئێلیۆت پارێکی باشیاندا بیتی دەفرۆشین ئێلیۆتی گەشەنیە 18 ساڵە نایفرۆشم بۆ پارەکەمەش هاوڕێیان ئیمباپێ زۆر گرانە گران ئەوە مشکلێ نرخەکەی دیاری نەکردووە چەندە ئەو هێشتا ناتوە 120 میلیۆن 120 میلیۆنم دای لەگەڵ دیێگۆ جۆتەش بە 63 یعنی 183 میلیۆنم دایتە ڕازی نەبوو هەر یەکە سەر ڕەفزی دامی کێشێ حەزم لەو گیۆکۆرسە شەیە جیۆکێریس بێلینگام وەڵڵا لامینە ماڵ دەتوانین هالاندیش بگوازینەوە وەبزانم هاوڕێیان هالاند وەڵڵا هالاند دەگوازینەوە مادەم با بڕۆ بزانین هالاند چ دەڵێتن 100 میلیۆن دەدەینی لەگەر داریۆن نۆنێز جۆتا 27 ساڵە نۆنێز 25 جۆتەی دەدەینی لەگەڵ 110 میلیۆن یاڵە لەو پار وەڵڵا یەکە سەر ئەخە ئەو پارە خەیاڵیە تقریبا 173 میلیۆنم دای لەوەی زیاتر نازانم چ دەکری کلیان ئیمباپی کێشە نیە خۆیان پەشیمان دەبنەوە چونکە ئێمە لە کۆتاییدا خولەکە دەبین داریۆن نۆنێز چی ئۆفەری چێلسی بە چەندی وەڵڵی بە 58 نافرۆشم بگورە زانین دەتوانین ئیمباپێ ئەخە چەندی پێ بدەین وەڵڵی پارەکە گەلە زۆرە کێشە نییە جۆتەی دەدەینێ جارەکەی 120 مادای ڕازی نەبوو ئەو جارێ 140 دەدەینێ باشە قەین هەندێک ئێرش زیاد دەکەین بە پارەکە بە زۆری بچی یاڵە وەڵای 140 میلیۆن 203 میلیۆن یەکۆ سەر گوت بە ئاخر سارەکەی دیاریکە کاکەت مشکلەیە وەڵا هەتا گواستنەوەی داهاتوو ئەوە ڕۆی هەردووکمانێ ڕۆی باشترین حەل ئەوەیە ناوەندەکی باش بگوازینەوە بەڵام ئەو جەولەش لێ دەگەڕێ هەتا ساعاتەکەی نیشان دەدە کە کۆتا کاتەکانی بازاری گواستنەوەیە ئەو ئیۆلیۆت ئیشڕۆی ئلیۆت 39 بڵێ 40 میلیۆن فرۆشتمە یاریم پێ نەدەکرد گوناحیشە لە پشقەتێوی وەڵڵا دەبی یاریزانەکە بگوازینەوە هیچ حەلی نەما ئیندۆ 17 میلیۆن 31 ساڵە ئیندۆ یاری پێ ناکەم با بڕۆ زانین ئیمباپێ یان هالاند دەتوانین دیسان قسەیان لەگە بکەینەوە ناتوانین بێلینگام فۆدین مشکلەوەی سعرەکەی پیشان نادەکە سعرەکەی پیشان نەدا من هەر نرخێک دانێم یەکە سەر ڕەفزم داتێ ئەوە تۆزێک قورسە
وانی هاوڕێیان ئەگەوەی بناسن ئەوسا لە خولی ئەڵمانی ئاگرە مەرمۆش عومەر مەرموش بێلینگەم سعریان دیارنی ئەوە زۆر مشکلەیە باندێک ساعتی ڕەت دەین هەوڵ دەدەین یاریزانێک بگوازینەوە ئەلیسۆن بێکەر وەڵا گوناحە بیفرۆشین 70 ملیۆن ئۆ لە چ نادێکیەوە لاتیۆم چێن دەرە لە ڕێ ئەو خودای ئەو چ نادێکەوە وەڵا نازانم چ نادێک 31 ساڵە 70 ملیۆن وەڵا 70 ملیۆن گەلک باشە زانین ڕایە بە چەندە ڕایە ئەگەر ڕایە هەرزان بی دەیکڕین بۆنە گچکەتریشە با بزانین داوە ڕازی بوو کەواتە ئێستا دەتوانین ئەلیسۆن بفرۆشین چکە ئەلیسۆن 31 ساڵە گۆرچێکی باش و گچکەمان دەویست ڕازی بوو دلوشی پێخۆش بوو نازم چەندیشم دایە داوید ڕایە گۆلچەکەی ئەرسنال بۆ لیڤەرپول بە 50 ملیۆنی ئەلیسۆنیش بە 70 ملیۆن دەفرۆشین یعنی ئیشێکی بازرگانێکی باشمان کرد ئەو ئێستا بە ئۆفەرەکەی ئەلیسۆنی ڕازی بین یاڵڵا بزانین ئەلیسۆن دەڕوا یاخود نا وەڵا ئیندۆر ڕۆی دو یاریزانەوە 70 ملیۆنمان فرۆشت بەس بزانین نا بە ئەو سەعاتەش بڕۆ ئالیسۆن بەداخۆ بەڕاستی پێم ناخۆشە بەڕاستی بەس پارەکە خەیاڵیە ئەو چ نادیەکە نازانم کێشە نییە گۆچێکی باشیشمان هێنە و بەس بزانین تەشکیلەمان چی لێهاتەوە ڕایە سەرەکی هەوڵ دەدەین بە سەرەکی یاری پێ بکەین و ئاستی بەرزکەینەوە ئاراخۆ گەڕاوە هاوڕێیان ئاراخۆ یاریزانێکی هەتا بڵێ باش بەداخەوە ئیسابە لێ ناگەڕێ بزانین ئیمباپێ هێشتا ناتوانین هەفتێش ئەو ساعتەش ناتوانین قسەی لەگە بکەین چکە ڕەبزماوە گوتیە با بزانین دەتوانین بیگوازینەوە یاخود نا بەڵێ هاوڕێیان گەیشتینە کۆتا کاتژمێری بازاری گواستنەوە هیچیشمان نەکرد نە هالاند نە ئەمباپێ نە بێلینگام نەمانتوانی چیان بگوازینەوە ئەگەر لای ڕاستی شاشەی سیر بکەن دەبین گواستنەوەکانی ئاخیری ئەلیسۆنمان بە 70 فرۆشت گاکپۆ بە 68 ئەمە پارێکی باشیشمان لە دەستا بۆیە
تاکە ئامان زمان گواستنەوەی چێە فۆدینە چکە جەمال نووسالەشمان موسابە بەڕاستی ناوەندەکمان دێماتەم نەمانتوانین ماجمەک بێنین کە ئیمباپێ سەرەکی بوو دەمانویست هالاند دووەم ئەگەرمان بوو هەردووکمان نەتوانین بگوازینەوە بۆ تا نیوەی دووەمی خولی ئینگلیز کە بازاری گواستنەوە دیسان دەکرێتەوە تا ئەو کاتە لێ دەگەڕێن ئەو کاتەی ئیمباپێ بەڕاستی بە هەر چەند بیدەیکڕین بەس بۆ ئێستا فۆدین دەکرین فۆدین قسەمان لەگە کرد بەڕاستی ماشتەسی داوای پارێکی خەیاڵیشی دەکرد لەگەر یاریزان گۆڕینەوە ڕازی نەبوو بۆیە ئێستا تاکە ئەمەل دەرێ بە 1970 دەیکڕی یان نایکڕی بەڵێ دەیکڕم ناچارم ینی بەڕاستی پارەکان گەلەگە لە زۆر داوا دەکەن ئێستا ژەگەڵی دادەنیشێن و ئۆ ڕازی نەبوو وەڵا فەشەلی هێنا ئێکاکە دە بتگوت بە بۆ پارێک وڵی مشکیلە ئەدی چێ بگوازینەوە یەک یاریزان دەمانێت بیگوازینەوە و دەست بە یاریەکان بکەین تا گواستنەوە یاریزانەوە کاتەی ناتوانین زیارزان بگوازینەوە ئاگەتەم 6 تەشکیلەش بکەین باشتر بزانین کوێن دەرمان نەقسە وڵایم کێشم بەس دارێن نوێنۆزە یادەگەکانیش خراپ نین بەس دەیەوێ بەڕاستی ناوەندەکەم دەوێتن ناوەندەکەم موسا بکەوی تووشی کێشە دەبم چێ بگوازینەوە دەتوانین بە جۆنس یاری بکەین دەتوانین جۆنسی یەک دەتوانین بە چێزەش خۆمان قوتارکەین یەک ناوەندمان گوازباوە زۆر باش دەبوو زۆر بەڕاستی نازانم بڵێم چی یاریزانەک دەبیت دیۆنگی باشلۆنە ناچکە ئەومان هەیە ئەوەش هیچ لێرە هیچیان ناوەند نینە ئەوە نازەم داوای چەندەکە دەنا ئەوەم حەز لێیە وێرتس یاریزانە باشەکەی بایرن لیڤەرکۆزن ئەو ماجمەشم حەز لێیە بەس فۆدین وەڵاهی معقول نەبوو فۆدین چێ بگوازینەوە بە تەمەشایەکی بکەین هاوڕێیان لە خولی ئینگلیزی ئەری ئەرسناڵ کەسی لێ بابزانین ناوەندەکان بەس ئەگەر ناوەندێک بگوازین دەنا کەس ناگوازینەوە ڕایز 25 ساڵ ناوە دیگارد خراپ نییە وەڵاوە دیگارد بەس با ناو ئەگەرەکانمان بی کەسی تکەین نیە برایتۆن چێلسی چێلسیم ناوێ مان یونایتد بڕۆنە فێرناند ستی ئارێستی چیتکەی هەبوو ناوەند فۆدین ناوانش حەزم لێ نییە بابزانین ڕیال و بارشەلۆنە بارشلۆنە ناوەندەکانی بارشەلۆنە ڤیکتۆر نامین تەمشا ئەوانش یاریزان کرەوە تاکە فاتی کاسادۆ گاڤی وەڵای پیدری ئۆلمۆ دانی ئۆلمۆ بینی ناوڕێیان تاوە دانی ئۆلمۆ دێنین هەتا جەمال موسیالە دەگەڕێتەوە باش بوو گەڕین یاریزانێکمان دۆزیەوە دانی ئۆلمۆ بزانین سەعری چەندە 120 میلیۆن دەیکڕم یەکەوسە کێشەم نییە بە 120 دەیکڕین فۆدین بە 197 بوو پارەی باشمان لۆ گەڕاوە
داوای ئەساسیش ناکە بەس گرنگی پێ بدەین 4 ساڵ ڕازینە دەی خۆی پارە و موچە دیاری کرد تا گواستمانەوە پیرۆزە دانی ئۆلمۆ بۆ لیڤەرپول ئێستا تا ڕادەیە کێشەمان نییە یاڵڵا باڕەتی دەین و بچین یاری لودکە بکەین بەرامبەر مان یونایتد ناو یاریگای ئەوانیشە یاڵە کەسی تکە ناگوازینەوە هەوڕیان هەتا جەولە یەکەم خلاص دەبێ نانی نیوە یەکەم بازاری گواستنەوە کۆتایی هات تەواو بازاری گواستنەوە کۆتایی هات هاوڕیان ئێستش کلاسیکۆی خولی ئینگلیزی بەرامبەر مان یونایتد ئەڵڵا لەم یاریە گەورە و گرانە قورسە تەواو وەرە دانی ئۆلمۆ بەسەرێکی یاری پێ دەکەیت دانی ئۆلمۆ جۆتە نانا جۆتە نابێرێبی جۆتە با لێرە بیچکە ئیشمان پێ دەبێشتا و پێنجیشە یاڵە یەکەسە بۆ ناو یاریە چیلوتکە یاریەکمان دۆڕاندوە یاریش بەرامبەر بووین دوو یاری زۆر خراپ یاریەکەی دی گوناح بوو بەڕاستی نەمان بردەوە هەموو شتێکمان کرد گۆڵ نەبێ بەڵام ئەم یاریە دەبێ ببینەوە دەبێ برنەوەکان ئێستاوە دەست پێ بکە یاڵڵا یاڵە یاری لوتکە ئۆڵد ترافۆرد زمانی سێر ئەلێکس فێرگسۆن بەڕاستی مان یونایتد تیپێکی یەکجا قۆرز بوو هەم لە ئەبتاڵ و هەم لە خولی ئینگلیزی بەڵام لە دوای ڕۆشتنی ئەو چەند ڕاینەرێکی گەورەشی گواستەوە بەڵام تیپەکە خراپ کەوتووە یاڵە یاڵ ئەڵڵا برۆنۆ فەرناندەس کاپتنی مان یونایتد با بڕۆ بارانە جەوەکە ئەی دەستخۆش دەی ئەری وەڵڵا گۆڵی یەکەم ئەڵڵا لەو هەدیە چۆنمان خۆستەوە داریۆ نیۆنس گوتی مەم فرۆشن ئەڵڵا ویسمان بیفرۆشین بەڵام دیارە وا دەکا بە ئەساسی یاری پێ بکەین والله ئافرین ئەگە غەڵەت نەودانی ئۆلمۆ بوو ئەو تۆپەی لە دیفاعکەیستان ئەو پاسەتە جوانەشیدا گۆڵی یەکەم لە کاتێکی زوو دەقەی دوو ئای لەو یاریە ئاگرینە والله دانی ئۆلمۆ دەرەجەیەکە نانانە وڵا نوێنێز تۆپەکە مالی ڕۆی ئەوستەکەوە شێوان گۆڵێکی زویان خوارد شێوان ئێمە شەوەمان دێ ئەو کارەبایە دەی ڕۆدری ئەو کارەبای مشکلێ وەڵی نا ڤاندایک لە پشتۆیە یاڵە سلاح ئۆهۆ نا وەڵڵا ڤاندایکی ناردەوە ماڵێ وەی وەمزانی شوت دەکە بەڕاستی یاریگا تەڕە ئەگە دیقەت بدەن پێ یاریزانەکان کە بە ئەرز دەکەی بەس سیر کرد هاتەشە من پێی ڤاندایک یاریەکە قورسە وەڵڵا جوانە ئای لەوەی جوانتر بەداخەوە دەستخۆش ڤاندایک وەڵڵاهی مەبەستمەوە نەبوو بەستەی ئەڵڵا ڕایە گۆرچی تازەی تیپەکەمان وەڵا ئارسنال وێران بوو ئارسنال نوێی تیپەکەی فرۆشتووە دیفاع گۆرچێک ئێمەی نامان گابریێل بە 103 ملیۆن ریال کڕێتی
والله عافية كاسيميرو This could be threatening. تشنري بنالتي That result seeing the flag going up for offside. اوفسايد He اوفسايد had other options. He should have held on to it هر a bit longer. براستي ترسم Just give the بفتل teammate a داني bit more سزا time. Szoboszlai. Onto Salah. ودا شي Really سلاح good interception to take the برا ball. سلاح سر مالا قري راما كبراكم دەست خۆش ئەرە ئەی دەست خۆشەکەم Fernandes. توانە کرد تۆپەکەی داوە No way through with that. ئەڵڵا ئۆفساید یارەکە بێزە وەڵە یاریەکە Diaz. کوبڵەی بێزە They are sitting a bit too deep here. Dani Olmo. On to Luis Diaz. Nice possession. دانی ئۆلمۆ 12 not done yet. And he'll have a go. ئەڵڵا Tame try, or at least that's how the goalkeepers made it appear. Not a lot of time. دەیسڵ ئەوڵڵا گوتمارم گرت تۆپەکە Fernandes. دەست خۆش Liverpool have it back now. یاڵە سلاح Salah. Rodri. Chance to get in Offside. behind with that. A nice cutback. یاڵە ئەڵڵا لە دارێن نوێنێس Intercepted very نانە ئەو یاریە ئاستی باش بووە Great volley. Catches it sweet. بەس دەبە Doesn't miss جوانتر by لێ much. بداتن مانیوناتی ترش لۆتی ڕایەنەریان گۆڕیوە خراپ نین بەڵام هەر تیپێک سەرەتا کە ڕایەنەر دەگۆڕی بەڕاستی یاریزانەکان Well, Liverpool have seen a خۆیان lot of the ball دەسەلمێنن over the last لێ 15 هەندێک شت minutes. بزر دەبێ They've carved open the opposition, and if they can get another goal, it does look promising that يلا they're سلع going to win the game. الله Really اوه have put that away. Oh, no, ايه it والله wasn't about سلاح that. It's a معقول نية great سلاح chance missed, and now the game's still very much باسان in the ندەی balance. Fernandes. That's a lovely ball. There might be something building now. Van Dijk. Dominic Szoboszlai. اوه In the right وازنەی position to ناتە go دیەکەماندا pass. نا نا ئەوانە هەر وەردەگرن شو دەکەن That's not far away, is it? کاکە It's a بۆچیمان good گواستۆ تۆ effort. They just got to keep going and وڵا پێم achieve ناخۆش what و they get. ئەلیسۆن مافرۆش بەس پارەکەی زۆر بوو 31 ساڵیشە ئێمەش دەمانێت تیپەکی لاومان هەبێ ئەو دەرفەتە دووبارە ناتۆ Well, they've been impressive going forward. They've created some good chances too, but they've just got to make sure that they're going to keep it tight at the back. دەیدارێن نۆنێز تاوە بسەلمێنە وەڵا دیە وەڵامان یونایتد ئەوەندەی باشە دێ خۆش دەدا نانە نا ئەرە خۆ لێرێ براکەم جێم یەکەم دەقەی دوو گۆڵک پاشان هیچ یەک بە هیچ زانی جێمی دووەم ئەو جێم یەکەم سلاح هەردوو تاکمان بزر بوو بەڕاستی شتێکی وایان نەکرد سلاح و لویس ێکاکە تۆپەکە دووەرگرتی ئەرە خۆ دەست خۆش یاڵە سلاح بەتەنیای سلاح یاڵە دارێن نۆنیاز وڵا گارناچۆ تۆزێک مشکیلێ ئەوستەکەوە نەکەی ئای دەست خۆش دیفاع و گۆچی ئەڵڵا لەو هەدیە ناشیرنانە وەڵام مان یونایتد ئێمە لە گۆڵ ناوە Well, the momentum is shifting and the fans can feel it. ئەوستەکەوە تۆبی لێوە ناگیرێ کاکە وەڵا فێرات تۆبی لێوە ناگیرێ ئای هاوارەوە چ بووە نەکەی ئەڵڵا زۆر خەتەر بوو برۆنۆ فێرناندس
کاکە ئێستا مان گواز باوە هیچ باش نەدەبوو. If you missed the news earlier, Manchester City have completed the transfer they've been working on. Is it a good move all round, Sue? Yeah, I think it's a good transfer. He'll certainly add quality to the squad and يلا important that he starts well just to help him settle in. والله It's a good bit of business though, I think. ئێمەش فێر بین بۆ وەرگرین و شوتێ. Spotted a touch there, throw in. Szoboszlai. Nunez. And it's been دعي. out. There's the turnover. ئەوە چییەوە؟ ئەو یاریزانیان خراپ نییە. Would you agree that he'd certainly get good marks so far? Yeah, he's had a really productive first half. He gave his side the lead with a tidy finish, but it's his all-round play that's been so good too. Hopefully we'll see more of that in the second half. هەدە پاساتەکە جوان بدە. عەفیە. Just sitting off here, inviting pressure. Nicely played through. Nunez. الله سلاح لەوەی جوانتر چ بکاتم داری نونێز. Surely the key. داری نونێز تکە پەشیمان مەمەکەوە. شتێکی جوانت کرد دووسێ ترت جوان. ئەوە Beautifully weighted ball. Oh, and he's won the ball. What happens now? عەفیە ڤاندایک و ئەراخۆ لە پشتۆ زۆر باشن. Looking for inspiration from this. زۆر مۆرتاحم لەگەریان. Well, the crowd is certainly trying to motivate the players to get the equaliser. This is a big ڕاستی ئەو chance. یاری تاقیکردنەوەی دەنا حەزم لێ بوو کۆبارسی تاقیکەمەوە. Rodri. On to Davis. Diaz. وەڵی نەمدایەوەی بەس دەی Good work to regain possession. Van Dijk. Now Davis. Davis. پاساتەکە بدە. Not yet. Advantage played. Moving it around nicely here. On top and in نا وەڵی control. نەمدایتە سلاح کاکە. Dominic Szoboszlai. يلا سلاح الله لسلاح Straight into یەکەم شوتی محەممەد سلاح Ugarte. سلاح شتی زیاترمان دێ براکەم بۆی ناسراوی گۆل زۆر دەکەی. Now there might be a chance to level things. And that's where it ends. نا دانی ئۆلمۆ لە پێشتا. Dallo. Good cross into the middle. Well, it did look good. دەستخۆش گۆلچی. People claiming it. Darwin Nunez. يلا سلاح. Salah. يلا لێ ناگەڕێ کاکە لێ ناگەڕێ ئاخی دەقە پێک گەیاندی. Lovely incisive ball. نەکەی خەتەرە نەکەی خەتەرە ئەی دەستخۆش وەڵڵا پەشیمانی نەکردینەوە کە ئەلیسۆنمان فرۆشتیە. ئەی دەستخۆش Nobody. وەڵڵا گۆچی و دیفاعەکەی پشتەوە بەڕاستی زۆر باشە. ئێ This is a positive move as they فاول seek تاوە ئێمەش هەندێک تەبدیلات دەکەین هاوڕێیان. داری نونوس وەرە دانیشە. یەک دقیقە ئۆلمۆ جۆتە دیاز جۆنس سۆبەسلاش دەبە مێوێندەر هەز دەکەم ئەراخۆ ناوەڵە یاڵ تاوە بەسە یاڵە بتان بینیم شێرەکانم دەقە زۆر نەماوە یەکەم بردنەوەمان بەرامبەر مان یونایتد نێکەی وەڵڵا زۆر خەتەرە عەفیە ڕایە وەڵڵای ڕایە هۆکاری سەرەکی بردنەوەکەمان ئای دەستخۆش چی بۆ دەکەن حەقی خۆیانە کاکە وەڵای زیاد لە 2-3 گۆلی 100% دەرینا بێزگە لە فاولەکانیش بەس بڕۆنۆ فێرناندس فاولەکانی کارەساتە ئەو تۆپە بە سەلامەت بڕوە یاریەکەی خۆمانە یاڵە نەکەی ئاخیدا ئای دەستخۆش keeping that one out.
دەست خۆش ڕایە بینیم ئایلۆ پاساتە ئەیۆی یاڵڵا تا یاریەکەمان بردەوە هاوڕێیان یەکەم برنەوەی ئەم وەرزەی خولی پریمەر لیگ یەکەم برنەوە بەرەو نازناوەکە یاریەکانی خولی ئینگلیزی بەڕاستی ماندوو دەکەن زۆر بەهێزن زۆر شتێکی یەکجار جوانیا کرد یاریزانەکانم یاڵڵا ئێستا دێمین محەممەد سلاح ئۆفەری بواتۆ محەممەد سلاحی کو دەفرۆش 32 ساڵیش ئەی هەوار ئەی بابە بە چ پارەکی بەس تەمەشاکە ئەوە چەندە و پارەکە زۆر خەیاڵیە زۆر وەڵڵا پارەکە خەیاڵیە محەممەد سلاح 32 ساڵ سلاحی دەفرۆشین وەڵی جارێ نافرۆشم بگورە پارەکە خەیاڵیشە بەس جارێ ناتوانم کۆناتێ پاشە کۆناتێ ئاگامان لێت دەبێ و یاریشت پێ دەکەین ئینشاڵڵا 12 ڕۆژ ماوە یاریەکەی ترمان ئۆفەر ڤاندایک وەڵی ئەو دێنیزە دەیفرۆشم چکە بەڕاستی یاری پێ ناکەم بەس محەممەد سلاح ماشتەستی هاتیتە دوی بە 56 ملیۆنی 33 ساڵیشە ئەو ساڵ ئەو یاریزانانە نافرۆشم بەس بۆ ساڵی داهاتوو ئەو یاریزانانی لە سەر و 30 ساڵم دەیان فرۆشم ئینشاڵڵا دێنیز ڕۆی خولی فەڕەنسی دەرگای گواستنەوەی یاریزانانی تاخیرتر تەوا دەبێ 4 ڕۆژماوە بۆ یاری بەرامبەر نۆتینگام فۆرست خاوەن خولیانە پانەوەڵەکانی ئەوروپایە بەڵام هەوڕێیان با ڤیددیوەکە لەمە درێژتە نەبێتەوە ئینشاڵڵا لە پارتی داهاتوو دێمۆلاتان بۆ درێژەدان بە کاری مۆدی لیڤەرپول لە یەکەم یاریەوە تاکو بەدەستێنانی خولەکە تا ئەو کاتی دێمۆلاتان هاوڕێیان کاتێکی خۆش بۆ ئێوە هەمتانم خۆش دەوێ لایک و سەبسکرایب لە بیر مەکەن تا ئەو کاتە خواتان لەگەڵ